وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. چەند ساعات پێش من لایڤێکم کردەوە لەسەر زەرورەتە ڕاپەڕینە موسەلەحانەیە ئاحادە خەڵکە کورد لە بەرامبەر حکوومەتە حەلیمە کوردستانە. و یەکێک لەو ئەگەرانەی کە ئیمڕۆ زەرورەتەکە تنتر ئەکاتۆ اتفاقات و سەناریۆیەکە کە بە مەرگە کاکە مستەفا سەلیمی و کوشتنە کاکە مستەفا سەلیمی دەستی پێکرد. ئەم مەرگە کاکە مستەفای سەلیمیە پازەڵێک ئەخاتە بەرچاوت کە تۆ ئێشێ ئەم پازەڵە بچینی تلای یەکتریەوە تا بزانی پرۆژەکانە ئایندەی دەوڵەتە ئێرانی یاڵاتە متحدەیە ئەمریکا و هاوکارانی لە منتەقەکە بە ناوە ئەحزاب کوردی چۆن گەرەکێ لە بەرامبەرە ملەتە ئێمە و چارەنووسە ئومەتە کوردیە ئێمە بەکار ببرێت. لە جەریانە کاکە مستەفا سەلیمیە کە ئێمە سابتمان کرد ئەمە سناریۆی دەوڵەتە ئێرانی بوو و هەدەفی لەم کارە بوو و عەلیە جەوانمەردیش دەرچوو خۆی شاردۆ وتی پەیجەکانم حەک کریاگە و هیچ کەس نەڕووی بەری پێ بگرێت. بێژە تۆ ئەم میزانە درۆ و چاخان و شەیادی و کڵاوبەرداریە تۆ بۆ ئەەکەی و ئەم مەردەمە ئێمە نییە سەتحی مەسائل ئەوێنێت سەتحی قەزایە بەڕەسیەکە تێناگە ئەم قداستانەکە ئەوێتە چی. من لە پەیجەکەی خۆمە تویتێکی ئاغایە ئازەریە جەهرومیم دانیاگە ئێستا خەمە بەرچاوتان لە پەیجەکەی منیشا هەست. ئەوە تویتە ئاغایە ئازەریە جەهرومی وەزیرە ارتباطاتە دەوڵەتە ئێرانی جمهوری ئیسلامیە. مەتنە تویتەکە ئاواسە: سدا و سیمای عزیز، فرکانس‌های خالی را به مردم بازگردان، هرچه دوستداری با ما شوخی کن، توهین هم اشکالی ندارد. محلقا خانم هم میداند که برای بالا بردن سرعت اینترنت این فرکانس لازم است. مخلص سعید آقاخانی عزیز و اهالی نونخه هم هستم. بژی کوردستان بە پەرچەمی ئێران و سەیری کەن. بژی کوردستان بە پەرچەمی ئێرانەوە. ئەمە کامە کوردستانە، ئەمە حەلیمە کوردستانە، ئەمە ئوستانە کوردستانە، ئەمە کامە کوردستانە. ئازەریە جەهرومی یەکێ لە ئەمنیەتی ترین ئەندامانە دەوڵەتە ئێرانی ئیمڕۆ لە تویتەکەی خۆیان نووسێت بژی کوردستان. نایژێ بژی کورد، نایژێ بژی ئوستانە کوردستان، نا بژی کوردستان. ئەم کوردستانە کوێز؟ هەر ئەو ڕۆژ ئاواسە ئیستەوا لە دەستی پەکەکا و جمهوری ئیسلامیە، هەر ئەو حەلیمی کوردستانە سەوە ئیستە ئەو ئیدارەی ئەکاو ئەمانە گشتی نۆکەرینی و خەریکن ئیدارەی بۆ ئەکەن. کوێز ئەم کوردستانە؟ و ئێوە بە من بێژن ئەحزاب منتەسەبە بە کورد کۆمەڵە دموکرات پەکەکە یەکێتی پارتی لەو بژی کوردستانەی ئازەریە جەهرومی ڕادیکاڵتریان پێیانە؟ تەفاوت بژی کوردستانە ئازەریە جەهرومی تەکە تەفاوتە بژی کوردستانە سەرۆکە پێکاکا و ئەندامانە پێکاکا و ئەندامانە کۆمەڵە و پارتی و یەکێتی وا لەکوێیە؟ ئەمە ئەو کوردستانە سەوا ئەمانە ساڵهای ساڵە پلانی بۆ ئەگێڕن قەبارەی کوردیان چکۆلە کردو کردیان بە قەومێکی ئیتنیکی چکۆلە، ڕەهبەریان بۆ دروست کرد، حیزبیان بۆ دروست کرد، حەلیمە کوردستانیان بۆ دروست کرد. خیزە ئیمپراتوریەتە ئێرانی گۆڕینە فازە سێوەمە دەوڵەت ملەتە ئێرانی بەرەو ئیمپراتوریەتە ئێرانی ئالەگراوە دەست پێیەکە. سناریۆ کاکە مستەفا و مەرگەکەی وا سڕیاوە و کەس سیروان حەمەیمینی نەهاورد. ئێمە بزانین سیروان حەمەیمین کێس؟ مەسنەدی ئیتلاعاتیە عەلیە جەوانمەردی کە کاک مستەفای دابوو بە کوشت. ئێستا هێزەکانی پارتی یەکێتی و پەکەکە لە قەندیلا لە بەرامبەر یەکتریا وێسیاگن. ئەمە کامە داستانە؟ ئەمە تەکمیل کونەندەی سناریۆکەی مەرگی کاکە مستەفاست. لە جەریانە مەرگی کاک مستەفا ئەمانە گەرەکیان بوو بەشێ لە سەرکردایەتیە یەکێتی بووە نەژێرە پرسیار و تەنەفر مەردم. پارتی عەلیە جەوانمەردی و بەشێک لە یەکێتی لەمە دەستیان بوو. ئیستە پارتی نیروی کێشاگەسە دەمدەمە قەندیل لە بیرتان نەچێ ئەوانەی کردن لە ژێرە ناوە هەڵسوراوانە کۆمەڵگای مەدەنی ئەهاتن شعارە ئاشتیوانی، ئاشتی خوازی،
قسەی ئەحمەقانە بەناوە برا و براکوژیان مەترەحە کرد ئیمڕۆ بە کەڵکتین ئیمڕۆ لە تەوازونە بەجێ جێبەجێکردنە پرۆژەکانە دەوڵەتە ئێرانی و ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە کەڵکتین. داستانەکە چییە؟ خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە ئێرانی بزانن خەریکە واردە فازێکی جددیتر ئەوێت ئەگەر لە حەلیمە کوردستانە لەم کوردەوارەی داگیرکراوە لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی ڕاپەڕینێکی مسلحانەی مردم دەست پێ نەکات سەر و ماڵی تەمامی کورد لەبەی نەچێت. ئەوەی لە کەرکووک کریا چوارشەمە سووری و هەڵپەڕکەی نەورۆز بوو بەڵایە بەسەر ئەم کوردە بێرن هەتایە نەحەسێتەوە هەتایە نەیەتە سەر پێی خۆی. ئێستا هێزەکانی پارتیان جوڵاندگە تەقەیە دروست بکەن و لەم تەقە ساختگیە کە دروستی ئەکەن پەکەکە بکێشنەوە ناوی کوردەواری ئێمە لە قەندیل دایگرن بکێشنەوە ناوی کوردەوارە ئێمە پەکەکە ناتوانێ هەروە قەندیل بەردا ناتوانێ ئەبێ وەکو شێعە تەوجیهی بۆ بێرێ دەبێ خۆی بکاتە قارەمان و بێتە خوارەوە. دەوڵەتە ئێرانی بۆ پرۆژەکانە خۆی ئێشێ پەکەکە بواتۆ ناوی شارەکانی سەقز و ورمێ و کرماشان و سنە ئێشێ بیان واتۆ ئەوێ. ئەگەری ئەم شەڕێکی ساختە 5-6 نەفەر بکوژێت و 7 مناڵە مردم بکوژێن لەم وەسەتە و پەکەکە بێت بەناوە بەرگیریکردن لە ڕژانە خوێنە کورد پاشەکشە بکاتەوە ناوە خاکە کوردەوارە ئێمە ئەمە بەیانی بە وردی ئەەکەینەوە لەم وەسەتە دووبارە بەناو خیانەتێکی تر بۆ یەکێتی تۆمارکەن و ئەم ئەندامانی یەکێتیە سەرکردایەتی یەکێتیە تیان هەڵدەن تەتهیریان کەن قوسڵە تەعمیدیان بدەن و لە دڵیان و جەریانێکی تر نۆکەرتر عەزیزتر شیرینتر لەمەدا بدێن بەسەریانەوە. ئەمە ئەو بازیەسەوە قەرارە خەڵکی تێبخەن بۆیە زەرورەتە قیامە مسلحانە لە کوردستانی داگیرکراو کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی و حەلیمە کوردستانەوە ئەولەویەتی هەست بۆ ڕزگاریە ملەتە کورد و ئومەتە کوردی. ئەم شەڕەکە ئەکرێت و ئەم شەڕەکە قەرارە بیکەن و ئەم سناریۆ کە دایانیاگە پازەڵەکە وا تەکمیل ئەوێت ئێشێ وا تەکمیلیکەن ئێشێ پەکەکە بۆ هاوکاریە دەوڵەتە ئێرانی کێشنە ناوە سنە و کرماشان پەکەکەیش بە ئاشکارایە عاڵەم خۆ ناتوانێم کارە بکات ئێشێ ئەفکارە عمومی بگەوجنی هەرگوا کە عەلیە جاوانمەردی ئەفکارە عمومی ئێوەی مەسموم کرد و ئیمڕۆ کەس ناڕوا بە شوێنیە کەس ناژی عەلی جاوانمەردی کووە سیروان حەمەیمین کووە NRT سیروان حەمەیمین کووە مەسدەرە خەبەرە تۆ کە ئیتلاعاتی لە ئاو دەرهات کووە کەس نایژێ بەیانی چۆن ئەماکەنە ئاسینتانەوە شەڕە براکوژیە و خەڵک بخەنە ناوەڕاست و توخوا باشەڕ نەوێت و جمهوری ئیسلامی گەورەیەتی ئەکات و دەواازەکانی ئەکات و لەبەر ئەوەی ئازەریە جەهرومی بۆ تو ئەنووسێ بژی کوردستان ئەم بژی کوردستانەی ئازەریە جەهرومی لە بژی کوردستانەکەی عەبە ئۆجالان و یەکێتی و پارتی فرە ڕادیکاڵترە. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ئەم کوردەواری ئێمە کوردەواری ئێرانە هەنە دەوڵەتە جوولەکەی ئێرانە تەپ ئەداتە سەری وا بکەن بە ڕۆژگارە ئەم ملەتە ئێمە خۆی نەناسێتەوە. لذا ئاگادار بن بەیانی من لایڤێک و دیبەیتێکی چڕ و پڕم لەسەر ئەم ئەتفاقاتە ئەوێت و خەبەردارەکەمەوە ئێمە و ڕۆڵە ئێمەی کورد ئێمەی ئینقلابیان ئەم سەرزەمینە و شۆڕشگێڕان ئەم سەرزەمینە و دژدڕان ئەم سەرزەمینە ئێشێ لە بەرامبەر پلانە دوژمنانە جیهانیە کورد و کوردیەت چۆن هەڵس و کەوت بکەین ئەم سناریۆ کە خەریکن ئەی بەنەبەرەوە چۆن ئێشێ لە بەرامبەریا بوەستین سەرەتای هەستانەوەی و بوژانەوەی ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار پانکردنەوەی سەرە حکوومەتە حەلیمە کوردستانە و پانکردنەوەی سەر دانە بەدانەم حیزبانەسە پەکەکە پارتی یەکێتی کۆمەڵە دموکرات تەمامی منشقات و منشعباتیان ئەشێ لێ بدرێن بۆیە ئێمە بە خەستی بەیانی سەبارەت بەم شۆڕشە و سەبارەت بە ئەگەرەکانی و زەرورەتی ئەوەی کە ئەبێ حەدچی زووتر ئەم ئینقلابە بکرێت
دەنا ئەڕۆینە ناوە فازێکی تاریکی و فازێکی تاریکی جددی. سناریۆی کاک مستەفا بەشێک بوو لە پازڵ گەورەی بازیە کە ئیاڵاتە متحدەی ئەمریکا و دەوڵەتە ئێرانی خەریکن ئەیگێڕن لە ناوچەکە بەر عەلەیهە مەردەمە کورد، بەر عەلەیهە کیانە کوردی، کوردیەت و جەهانە کوردی. لای ئێوە خۆش.